لەسەر زنجیرە چیاکانی هەندرێن و کارۆخی سنووری قەزای ڕواندز گۆڕێکی 8 پێشمەرگەیی هەیە کە لە ساڵی 1988 لە ڕوبەڕووبوونەوەیەکیاندا لەگەڵ ڕژێمی بەعەش شەهید بوون و لەوێدا نێژراون. لە ساڵانی ڕابردوودا بەهۆی نەبوونی ڕێگای ئۆتۆمبیلەوە کە سوکارەکانیان زۆر بە کەمی توانیویانە سەردانی گۆڕەکە بکەن، بەڵام لە ئێستادا هاوسەنگەرێکی پێشمەرگەکان بە درێژایی 10 کیلۆمەتر ڕێگایەکی بۆ گەیشتن بە گۆڕستانەکە دروست کردووە. دوو هۆکار هەبوون لە ئەوەی بێم لێرە و ئیشەی بکەم. هۆکاری یەکەمیان لە سەردەمی ئەنفالەکان کۆمەڵێک خەڵکی قارەمان شەهید بوون، هەرچەندە ئەمن لە حیزبەکی دیکەم و ئەوان لە حیزبەکی دیکەن، ئەمن پارتیم و ئەوان یەکێتین بە شەهیدی خاک و نیشتیمانە. وەفایەک لۆگۆڕی ئەوان و بتوانن کە سوکاریان سەردانی ئێرە بکات ئەو ئەرکەم کێشە. هۆکاری دووەم ئەمێن لە 1970 بوومە پێشمەرگە بەدەیان جار خاوەن مەڕ و ماڵات و ئەوانە ساحب حیوانەکان ئەمەیان لە مەرجی حتمی ڕزگار کردیە. زۆر جار لە شاخی ئەماینەوە شوان ئەگەیشت نێنانیان ئەداینێ حیوانیان لەوە کوشتینەوە معلوماتیان پێ ئەگەیاندین لە مەرجی حتمی ڕزگاریانە کردین. وەک وەفایەک لۆگۆڕی شەهیدان و ڕێزەکی شلۆماندیبوونی ئەو مەردارانە بڕیارمدا و ئیشەی تەواو بکەم. لە نزیک گۆڕستانەکەدا ژمارەیەک خێزان بە کاری ئاژەڵداریەوە سەرقاڵن و پێشتر بە زەحمەت دەیانتوانی بەروبوومەکانیان بگێنە قەزای سۆران بۆ ساغکردنەوەیان، بەڵام لە ئێستادا بەهۆی دروستکردنی ڕێگاکەوە هاتوچۆکردن بۆ ئەوانیش ئاسان بووە. زۆر پێخۆشحاڵین لەو جادە و لەو ڕز و شتێش ئەمە ڕز و هەموو شتێ لەو فەقیانی ئێمەش هەموو لە خۆ بەسیارا چینە ناو پاییز و بوارە لۆ بنەمێوە بەروبوونی ئەویانی شەلعان بەسیارا گەینە شاری سیاران لۆ دەتێرانە ناوکە پێشاش هەب بە وەراغ و بەکەر و هێستات ئەبرد. زنجیرە چیاکانی هەندرێن و کارۆخ لە سنووری قەزای ڕواندز سروشتێکی جوانیان بە ناوچەکە بەخشیوە و چەندین گۆمێکی سروشتی دروست بوونە کە لە وەرزی زستاندا ئاوێکی زۆری تێدا کۆ دەبێتەوە و دەتواندرێت وەک شوێنێکی گەشتیاری سوودی لێوەربگیرێت. لێرە سروشت و ئاوە هەواکی زۆر باشەیە، ینی بەبراو دەگەر ئەم شوێنە دەگەر ناو سنتەری شاری 15 دەرەجە هەواکەی سافتر و خۆشتر دەبێتن. ئەوەی کە مای ئەوەی بوو کە خەڵک نەدەگەیشتێرە و ڕێگاوبان بوو ئەوەی تر ئەو بە هەوڵ هیمەتی خێرخوازە کەسێکی پێشمەرگەیەکی کۆن ئەو جادێت دیارە جێبەجێ بۆ ئومێدەخوازن لە داهاتوو ببێتە شوێنێکی گەشتیاری و سیماکی جوانش دەبەخشێتە شارەکەمان. لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان زۆربەی پرۆژەکان لە شار و شارچکەکاندا ڕاگیراون و لە هەندێک ناوچەش هاوڵاتیان لەسەر ئەرکی خۆیان پرۆژەکانی وەک ڕێگاوبان ئەنجام دەدەن. عەبدوڵڕستای NRT زنجیرە چیاکانی هەندرێن و کارۆخ.